تا ئێستا کە 2025 کەس هینی پڕ کردوێتەوە فۆرمی پڕ کردوێتەوە ئێمە بە شێوەیەکی ڕسمی بە دوای بابەتەکەوەین وە لە ئایندەیەکی نزیکە ئینشاڵڵا ئەویش جێبەجێەکەین. ئێمە بابەتی حەوەزارەکە لە 2023 هاتووە تا ئێستاکە ئالێتێکی وا دانەڕێژراوە لە کەرکووک بۆ ئەوەی ئێمە بتوانین لینکەکە کارا بکەین و کێشەیەکشمانەیە کێشەی وانە بێژانی خۆ بە خشکە ئەوان چەند ساڵە دەرسەڵێنەوە ناکرێ ئێمە بێ بەشیان بکەین لەو 7,000 ئەمانەوە ئالێتێک بدۆزینەوە بەڕاستی بۆ ئەوی بتوانین ئەوانیش بێ بەژنەکەین. لێکێک لە ئالێتەکان داوە کتابمان کردووە بۆ مەسی وزەرە کە زووترین کات وەڵاممان بنەوە ئیسیسنائێکیان بۆ بکەین واروها کتابیشمان کردووە بۆ ڕئیسی منسقی هەموو مەجالیسی محافظات هەر بە هەمان کێشە تا ئێستا چاوەڕوانی وەڵامی ئەوانی هەر کاتێ وەڵاممان بدەنەوە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا هینەکەین کۆبوونەوەی خۆمان ئەنجامەدەین و بۆ ئەوەی سەرجەم پێکاتەکان تەفرەقە نەبێ لە بینیان هەر هەمووی یەک نسبەی هەبێت بۆ بەشداریکردن لەو پرۆسی دامەزران. تا ئێستا کە 2025 کەس هینی پڕ کردوێتەوە فۆرمی پڕ کردوێتەوە ئێمە بە شێوەیەکی ڕسمی بە دوای بابەتەکەوەین وە لە ئایندەیەکی نزیکە ئینشاڵڵا ئەویش جێبەجێەکەین.